چەند مانجێک بەسەر بڕیاری بە ئەلیکترۆنیکردنی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دەرکراوە، بەڵام تا ئێستا دیار نییە کە ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت. فەرمانبەران دەبنە خاوەنی ژمارەی حسابی بانکی تایبەت بە خۆیان. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت هەنگاوی باش نراوە لە داهاتوو دەکەوێتە بواری جێبەجێکردن. حکوومەت ئێستا خۆی هەنگاوی باش چۆتە پێش بەشی ئایتی لە ئەنسوورکایەتی ئەنجومەنی وەزیران هەیە. پێم وایە ئەوان مەوعیدێکی دیاریکراویان بۆ دیاری کراوە چەند مانگێکی ماوە بۆ ئەوەوان پرۆسەی کە پێوەستە بەوان تەواوی بکەن. بە تەئکید بە تەواوبوونی ئەمە بە ریفۆرم لە سیستەمی وەزیفی و سیستەمی دانی موچە و بە ئەلیکترۆنیکردنی و ئەمانە دروستکردنی کارت وا دەکات کە ئێمە لە کۆمەڵێک چێشە دەربازمان ببیت لەو فەوزایی کە لەناو سیستەمی موچە هەیە. مامۆستایەکی زانکۆ ڕای دەگەێنێت پێویستە حکوومەت پەلە بکات لەو بڕیارانەی کە بۆ زیادکردنی داهاتەکانی دەری کردووە، بەتایبەت ئەوانەی پەیوەندیان بە باشکردنی موچە و بژێوی ژیانی هاوڵاتیانەوە هەیە. باز لەوەش دەکات سەرباری لایەنە باشەکانی بڕیارەکە، بەڵام لایانی خراپیشی هەیە و دەبێت بە شێوەیەکی زانستیانەی ئابووری کاری لەسەر بکرێت. ئەگەر جێبەجێ بکرا بە دوو مەبەستی گەورەی دەپێکە. یەکێکیان بریتی بوو لەوەی عەدالەتی کۆمەڵایەتی تا ئاسێک بەردەستە دەبوو بەوەی بۆ ئێستا گومانێکی زۆر هەیە یا پرسیاری گەورە هەیە لەسەر ئەوەی کە خەڵکانێکی زۆر هەن لە وڵاتە موچەیەک و دوان و سیان زیاتر لە موچەیەک وەردەگرن بگرە دوان و سیان و ئیلی ئاخری. ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرابایە ئەوە کەسێک نادەما بە نێوی دوو موچە و سێ موچە و یا بندیوار و یا ئەو ناوانەی کە بۆیان دۆزیتەوە، بەڵکو کەسێک لەم وڵاتە یەک موچەی وەردەگرت. ئەمەش تا ئاستێک تا عەدێک عەدالەتی کۆمەڵایەتی تێدا بەردەستە دەبوو. بەوتەی لێپسراوانی باڵای حکوومەت هەرێمی کوردستان لاکۆی زیاتر لە 5 ملیۆن کەس، ملیۆنێک و 400,000 موچەخۆر لە هەرێم هەیە و بەشێک لە موچەخۆرانیش زیاتر لە یەک موچەیان هەیە. با جێبەجێکردنی بڕیاری بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی موچە و ژمارەی حسابی دەتوانرێت ڕێگری لەو کەسانە بکرێت کە لە ڕابردوو زیاتر لە یەک موچەیان لە حکوومەت وەرگرتووە. قارەمان جەوەر، کورسات نیوز، هەولێر.